بەهۆی هاتنی عسکری تورکیا بۆ دەڤەری برادۆز بەڕاستی ئێمە وەزمان لە دەڤەری برادۆ زۆر ناخۆش بووە بەهۆی ئەو بردومانانێک کە ڕۆژانە دەکرێت دەبینی ڕۆژانە قەت و عامی ئەو گوندانە ئەکرێ وەکو دەشتهێت و لێرکان و زۆربەی هەر زۆری ناوچە گەشتیارەکان بەڕاستی دەڤەری برادۆست هیچ خۆشی تێنەمایە لەبەر ئەو هاتنی هێزەکانی تورکیا بۆ ئەم سنوورانە بەڕاستی دەبینی ڕۆژ بە ڕۆژ مەقەڕەکان نزیک دەکەن هیچ بەرپرسێک و هیچ لایەنێکی پەیوەندیدار لەم دەڤەرە یعنی ئەوە ناکە بڕێت بۆ ناکشێوە ئەوەش بە کەیفی خۆ دێتە پێشەوەش بوویتە بارگرانی بۆ مای هاوڵاتی لەم دەڤەرە بەڕاستی ئێمە زۆر نیگەرانین لە هاتنی تورکیا بۆ ئەم دەڤەرە بەڕاستی جێگای ئێمەی ناخۆش کردووە گەشت و سەیرانی لێمە تەرک کردیا بەڕاستی بەهۆی ئەو بردومانانە ئێمە ناتوانین بسنە سەیرانگەکانش ئەو سەیرانگانمان هەنە لە دەڤەری برادۆست بۆتە جێگای ناخۆشی بۆمان بەڕاستی بەهۆی ئەو بردومانانەی کە لە دەڤەری برادۆستەکرێن بەهۆی تورکیاوە ئێمە ناتوانین مەڕووماڵات بەخێ بکەین ئێمە ناتوانین بچین شیناتی بکەین ئەو هەموو ناوچەمان هەیە ناوچەی گەشتیاری بۆ فەلاحەتی و بۆ ئەو زەراعەت و ئەوانە ئێمە ناتوانین بەهۆی بردومانی فڕۆکەکانی تورکیا دەبینین لە بۆری ئەو جێگە خۆشە هەیە بۆ شینایی ئەوە ئێمە ناتوانین لە بە بردومانی فڕۆکەجیکە جیهانی تورکیا داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەلایەنە پەیوەندیدارەکان بە جدی ئاوڕێک لەو مەسەلەی بدەنەوە تورکیا بکشێتەوە ناوخاچی ئێمە بەگشتی لە سنووری برادۆست لەو ناوچەیە بەردەوام لە دوای ساڵی 92 ئەو دوای دامەزرانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ناوچە کەوتوتە ژێر هەڕشەی بردومان و تۆباران بەڕاستی بارودۆ خێڵک لەو ناوچەیەدا لەو پەڕی ناخۆشی دەیە چونکە بەردەوام خەڵک تووشی زیانی گیانی و مادی دەبێت لەبەر ئەوەی خەڵک بەهۆی بردومانەوە گیانە دەست دەدات خەڵک تووشی زیانی مادی دەبێت زیانی مادیت پێ دەکات کەس خەربووی ناکاتەوە ینی لە هەر شتێکە خەڵک وای لێ هاتووە ینی دەبێت هەر چاوی لە دەنجی تۆ بەیان دەنجی تیارە چاوی لە ئاسمان بێ بۆن و منە دەنجی تیارە لە شێدەدا خەڵک دەبێتە قوربان یاخودنا لێرەدا ئێمە دەبینین لە ماوەکانی ڕابردوودا هیچ ئەوەیەکمان نەبینی لە حکوومەتکەوە لەسەر ئەو ناوچەیە بە شێوێک ینی بە شێوەیەک لە شێوەکان بەو شێوەنەیە کە لە ئاست داخوازی هاوڵاتیان بێ دەربارەی بوونی بنکە و بارەکانی سوپای تورکیا لەو ناوچەیە بەڵێ بارگای هەیە ینی بە قوڵای 30 کیلۆمەتر لەو ناوچەیە داخل بووە بەدەیان بنکەی سەربازی لەو ناوچان هەیە بۆ نمونە ئێستا لە چیادێلکەوە بنکێکی سەربازی تورکیا لێ لەو ناوچەیە کە لە گوندی لێلکان نزیکە سنووری دەشتهێت ئەو جگەلەوە گوندی بەرمیزە و کۆمەڵک شوێنی تر بنکە و بارگای سەربازیە ئەمانە هەمووی بە بیانی بنکە و بارەکەەکانی پەکەیە ئەم شتان هەیە بەڵام بەڕاستی ئێمە کە کاتێک باسی چونکە هاوڵاتی یاخود هاوڵاتی مەدەنی هیچ پەیوەندیەکی بەو بارودۆخەوە نییە چونکە هاوڵاتی کار و پیشەی خۆی دەکات ینی ناکرێت هاوڵاتی مەدەنی بکرێتە قوربانی چونکە دەبینین تووشیا بردومان دەکات بەڵام لە کاتێکدا هاوڵاتیانی مەدەنی دەکاتە ئامانج سەبارەت بۆ نمونە هاتنی سوپای تورکیا یاخود بردومانەکان زۆرترین کارگەریان لەسەر هاوڵاتیان هەیە وەکو کشت و کاڵ بەڵێ کەمی کردووە خەڵک هەیە بۆ نمونە لە گوندەکانی دەشتێت خەڵک نزیکە لە بنکە سەربازەکان مەڕ و ماڵاتی خۆی فرۆشتووە ڕووی لە شار کردووە کۆچ کردووە ینی ئەوە نمونەی زۆرمان هەیە لەو ناوچانە بۆ نمونە گوندی سیران یاخود گوندی ناومەرگان لە چەند ساڵی ڕابردوو چۆڵ کرا بەهۆی ئەو بردومان و تۆبارانەی بەردەوامی ئەو ناوچەیە بەگشتی بەپێی ئەو ئامارێکەوە لە بەڕێوەبەراتی ناحیسیدەکان هەیەکەوە ئەوان زیاتر داتەکان لای ئەوان بەگشتی تا ئێستا زیاتر لە 180 گوندی ئەو ناوچێ چۆڵ کراون خەڵک ناتوانێت بچێتە سەر ئەو گوندانە کە بژێوی ژیانی خۆی لەسەر ئەو ناوچەیە دەبێت من خۆم یەکێک لە گوندەکانم لەژێر هەڕەشەی تۆباران ینی ئێستا بوون منەمون وەکو هاوڵاتیەک ناتوانم بچمە ئەو شوێنێکەوە گوندەی خۆمە بتوانم کار و پیشەی خۆی تێدا ئەنجام بدەم